ڕێکەوتنی ئەستەمۆڵ لە مانگەکانی مارت و نیسانی 1950دا چەند نامەیەک لە نێوان پیتەربۆرگ و پاریس و لەندەندا ئاڵوگۆڕکرا. لە ئەنجامدا رووسیا لەلایەک و بەریتانیا و فەڕەنسا لە لاکەی تر گەیشتنە ڕێکەوتنی نهێنی ئەستەمۆڵ. بەپێی ئەم ڕێکەوتنە ئەبوو ئەستەمۆڵ لێواری ڕۆژئاوای بۆسفۆر، دەریای مەرمەڕا، دەردەنێل بخرێنە سەر رووسیا. هەروەها تراسی جنوبی تا خەتی ئینۆز میدیا کەناری ئاسیای بچووک لە بینی بۆسفۆر و ڕووباری ساخاریا و شوێنی لەسەر خەلیجی ئیسمی دوایتر دیاری بکرێت. جزیرەکانی ناودەریای مەرمەڕە و جزیرەکانی ئیمبریس و تیندۆز. لە بەرامبەر ئەوانەدا رووسیاشدانی بە هەندێک لە خواستەکانی بەریتانیا و فەڕەنسادانا. یاد دەربارەی تورکیا. ئەلف ئەستەمۆڵ ببێتە مینایەکی ئازاد بۆ هاوپەیمانەکان و ئازادی کەشتیڕانی لە بوغازەکانیدا دابین بکرێت. با رووسیادان ئەنێ بە مافە تایبەتیەکانی بەریتانیا و فەڕەنسا لە تورکیای ئاسیاییدا لە ڕێکەوتنێکی جیاوازە. جیم شوێنە پیرۆزەکانی ئیسلام لە تورکیا جیا بکرێتەوە و لەگەڵ عەرەبستان بکرێتە ژێرحکومێکی ئیسلامی سربەخۆ. دوو دەربارەی ئێران. ئەلف رووسیا مل ئەدا بۆ ئەوەی ناوچەی بێلایەن وەکو لە ڕێکەوتنی ئەنگلۆڕووسیدا دیاری کراوە بخرێتە سەر ناوچەی نفوزی بەریتانی. با ئەبێ سێ گۆڕین لەو ڕێکەوتنەدا ڕەچاو بکرێ. یەکەم ئەو شوێنانەی هاوسی شارەکانی ئەسفەهان و یەزدن بخرێنە سەر ناوچەی رووسی. دووەم بەشێکی ڕۆژەڵاتی دووری ناوچەی بێلایەن کە هاوسێ قەڵەمڕەوی ئەفغانیە بخرێتە سەر ناوچەی رووسی. سێەم رووسیا ئازادی تەواوی کاری هەبێ لە ناوچەی نفوزی خۆیدا، واتە ئازادی داگیرکردنی یەکجاری ئەو شوێنانەی هەبێ. ڕێکەوتنی لەندەن لە ساڵی یەکەمی جەنگدا ئیتالیا دوودڵ بوو لە بەشداری جەنگ و لەوەی کە خۆی بەلای کام لایانی جەنگدا ساغ بکاتەوە، هەوری ئەدا بزانێت لە کام لا دەستکەوتی زۆرتری پێبڕێ. سەرنجام هاوپەیمانەکان توانیان بیخەن بەلای خۆیاندا بەوەی لە دەستکەوتەکانی جەنگ بەشی بدەن. لە نیسانی 1950دا لە لەندەن بریتانیا و فەڕەنسا و رووسیا پەیمانێکیان لەگەڵ ئیتالیا بەست. هاوپەیمانەکان خواستە ئەرزیەکانی ئیتالیان لە سەروی ئەفریقا و ڕۆژئاوای ئەنەدۆڵی سەر دەریای سپی ناوەڕاست سەلمان بەرامبەر بەوەی ئیتالیا شانبەشانی ئەوان هاوبەشی جەنگ بێ. ئیتالیا لە 20 ئابی 1950دا جەنگی دژی تورکیا ڕاگەیاند. ڕێککەوتنی سایکس-پیکۆ لە 1950دا بریتانیا و فەڕەنسا کەوتنە تەکبیر بۆ دابەشکردنی سەرزەمینی ئاسیایی تورکیا. لەلایەن بریتانیاوە سێر مارک سایکس و لەلایەن فەڕەنساوە جۆرج پیکۆ بۆ سەودا گفتوگۆ دانرابوون. پاشەوەی چەندین نامەیان لەگەڵ یەکتری گۆڕیەوە لە بینی خۆیاندا ڕێکەوتن بۆ ئەوەی ڕەزامەندی رووسیاش بەدەست بێنن. لە بەهاری 1960دا چوون بۆ گفتوگۆ لەگەڵ سازانۆڤ وەزیری دەرەوەی رووسیا. سازانۆف و پالیۆلۆگ سەفیری فەڕەنسی لە نیسانی 1960دا لەسەر خواستەکانی رووسیا پێگاتن. بەم جۆرە پێگاتنی گشتی بەریتانی و فەڕەنسی و رووسی لەسەر جۆری دابەشکردنی ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەشی هەریەکەیان تەواو بوو کە تێک ڕابریتی بوون لە 11 نامە و لە مێژوودا بە ڕێکەوتنی سایکس-پیکۆ ناسراوە. بە پێم ڕێکەوتنە ئەبوو: یەک ئەلف ئەم ناوچانە بخرێنە سەر رووسیا، ئەرزڕۆم، تەرابزۆن، وان، بەتلیس تا جێگایەک لە ڕۆژئاوای تەرابزۆن لەسەر دەریای ڕەش. با ئەم ناوچانەش ببنە بەشی رووسیا، ناوچەی کوردستان لە جنوبی وان و بەتلیز لە نێوان مۆژ، سێرد، ئاوەڕۆی دیجلە، جزیرەی ئیبن عومەر، ئەو زنجیرە چیایی بەسەر ئامێدیدا ئەڕوانەیە تا ناوچەی مەرگەوار. دوو ئەم ناوچانەش ببنە بەشی فەڕەنسا، ناوچەی کەناردەریاکانی سووریا، ویلایەتی ئەدەنا، ئەو سەرزەمینەی لە جنوبەوە بە خەتێک لە عینتاب و ماردینەوە تا سنووری رووسیا و لە شیمالەوە بە خەتێک لە ئالاداغەوە بەناو قەیسەری، ئاگداغ، جیلوداغ، زازا بۆ ئیجن خەرپوتدا تێئەپەڕێ. سێ ئەم ناوچانەش ببنە بەشی بەریتانیا، ناوچەکانی خواروی میزۆپۆتامیا و بەغداد، هەروەها میناکانی حەیفا و عەکا لە فەڵەستین. چوار لەو شوێنانەدا کە ئەکەونە بینی ناوچەکانی ژێر دەسەڵاتی فەڕەنسی و بەریتانی، کۆنفیدراسیۆنی چەند دەوڵەتێکی عەرەبی یا دەوڵەتێکی عەرەبی تێدا دروست بکرێ، ئەویش دابەش بکرێ بە ناوچەی نفوزی فەڕەنسی و ناوچەی نفوزی بەریتانی. بەم پێیە سووریا و ویلایەتی مووسڵ ئەبوونە ناوچەی نفوزی فەڕەنسی و ئەو سەرزەمینەش کە لە فەڵەستینەوە درێژ ئەبێتەوە بۆ سنووری ئێران ئەبوو بە ناوچەی نفوزی بەریتانی. 5 ئەسکەندەرونە ببێتە مینایەکی ئازاد. 6 فەڵەستین تەدویل بکرێ. دوایتر لە نیسان ئابی 1970دا ئەم ڕێکەوتنانە بە هەندێک دەستکاری کەمەوە لەلایەن بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیاوە سەر لە نوێ لە سان جیندەمۆرین دووبارەکرانەوە. ڕێکەوتنەکان و ئاواتەکانی گەلان لەم ڕێکەوتنانەدا بەڵێنە ئاشکراکانی کاربەدەستانی ئەم دەوڵەتانە بە گەلانی ناوچەکە بە تەواوی خرابوونە پشتگوێ و ئاواتە نەتەوەیەکانی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشێلکراون. ئاواتەکانی عەرەب
هاوزەمان لەگەڵ گفتوگۆی ژێربەژێری دەوڵەتە ئەوروپایەکان بۆ پێگاتن لە سەرجۆری دابەشکردنی ناوچەکە، مەکتەبی بەریتانی لە قاهیرە خەریکی ئاڵوگۆڕی نامە بوو لەگەڵ شەریف حسێن بۆ ئەوەی شۆڕش دژی ئیمپەراتۆری عوسمانی بە هاوکاری بەریتانیا ڕابگەێنێ لە بەرامبەر بەڵێنی سەلماندنی سربەخۆی وڵاتانی عەرەبیدا. حسێن لەشکرێکی چەکداری پێکەوەنا شانبەشانی هێزەکانی حکوومەتی بەریتانی مەسیحی دژی هێزەکانی دەوڵەتی عوسمانی ئیسلامی ئەجەنگان بەو هیوایی لە دوای جەنگ بە ئامانجەکانی خۆیان بگەن. لەم ڕێکەوتنانەدا ئەگەرچی باسی کۆنفدراسیۆنی چەند دەوڵەتی عەرەبی یان دەوڵەتێکی عەرەبی و باسی جیاکردنەوەی شوێنە پیرۆزەکانی ئیسلام و عەرەبستان لە تورکیا و دانانی لەژێر حکمێکی ئیسلامی سربەخۆدا کراوە، بەڵام ئەوانە هەرگیز لەگەڵ ئەو بەڵێنانە نەئەگونجان کە ماگماهۆن لە باتی حکوومەتی بەریتانی دابووی بە شەریف حسێن و لەگەڵ ئامانجی نەتەوەی عەرەب جود نەئەبوون. سەرڕای ئەمانەش بێلفۆر وەزیری کاروباری دەرەوەی بریتانیا بەڵێنیدا بە ڕێکخراوی جیهانی سەهیۆنی بۆ پشتیوانیکردنیان لە دروستکردنی نیشتیمانی نەتەوەیی جوولەکە لە فەڵەستین کە دوایتر بوو بە گەورەترین کێشەی گەلانی عەرەب. ئاواتەکانی ئەرمەن. هاوکاری ئەرمەن لەگەڵ رووسیا دژی ئیمپراتۆری عوسمانی لە پێناوی سربەخۆیی نەتەوەییدا هەمیشەیەکێ بۆ لە بەهانەکانی تورک بۆ چەوساندنەوەی ئەرمەن و کوشتنی بە کۆمەڵیان. لە سەرەتای جەنگدا قەیسەری ڕۆز بەڵێنی ئازادی و سربەخۆیی بەگەلی ئەرمەنیدا بەرامبەر بۆی ئەوان دژی تورک ڕاپەڕن و هاوکاری رووسیا بکەن. ئەرمەنیەکان تیپ و دەستەی چەکداریان دروست کرد لە ڕیزی سوپای ڕووسیدا دژی تورک ئەجەنگان بەو هیوایی لە دوای جەنگ بە ئامانجی نەتەوەی خۆیان بگەن، کەچی لەو ڕێکەوتنانەدا ئامانجەکانی نەتەوەی ئەرمان بە تەواوی پشتگوێ خرابوو، نیشتیمانەکەی و ئەو شوێنانەی کوردستان کە ئەوانی لێ ئەژیان خرابوونە سەر ئەرزی رووسیا. ئاواتەکانی کورد. ڕێکەوتنی سایکس پیکۆ لەلایەن چەند کەسێک کۆداڕێژرابوو کە شارەزای کاروباری کوردستان و ژیانی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی گەلی کورد بوون. سێر مارک سایکس خۆی گەشتێکی درێژی بە کوردستاندا کردبوو، لە نزیکەوە دیدەنی خێڵەکانی کوردی کردبوو، چەند لێکۆڵینەوەی لەسەر نووسی بوون. سازانۆڤ لە نزیکەوە شارەزای مەسەلەی کورد بوو، گوێی لە کوردی وەکو عەبدوڕەزاق بەجی بەدرخان گرتە بوو. هەرچەندە هیچ کام لە دەوڵەتانی ئەوروپی نەچوو بوونە ژێرباری سەلماندنی ئامانجی نەتەوەی کوردە و هیچ بەڵێنێکی تایبەتیان نەدا، بۆیە لەم ڕێکەوتنانەشدا ئاواتەکانی کورد بە تەواوی پشتگوێ خرابوون. دەوڵەتانی ئەوروپی بە بایبوونی ئیمپریالیستیەوە نەخشەی دابەشکردنی ناوچەکەیان کێشا بوو، جگە لە دەستکەوتی تایبەتی خۆیان گویان نەدا بۆ هیچ نرخێکی سیاسی، ئابووری، فەرهەنگی، نەتەوەیی، دینی و زمانی گەلانی ناوچەکە. نیشتیمانی نەتەوەی عەرەب و کورد و ئازەری و ئەرمەنیان لە ناوخۆیاندا دابەش کردبوو. کوردستان بەپێی ئەم ڕێکەوتنانە ئەبوو بەشێکی گەورەی لە ڕۆژهەڵاتی دیجلە بکەوێتە ژێردەستی رووسیاوە و بەشێکی لە ڕۆژئاوای دیجلە بکەوێتە ژێردەستی فەڕەنساوە، بەشێکی بچووکی لای خواریوشی بکەوێتە ژێردەستی بریتانیاوە. دوا ساڵی جەنگ، کاری دەرچوونی رووسیا لە جەنگ بۆ سەر چارەنووسی کورد. لە شوباتی 1970دا شۆڕش دژی قەیسەر لە رووسیا هەڵگیرسا. لەو کاتەدا سوپای ڕۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان، ورمێ، ساڵاخ، کرماشان و لە کوردستانی سەر و ئەرزڕوم، ئەرزنجان، وان، بەتلیس و لە کوردستانی خوار و خانەقین، پێنجوین، ڕەواندزی لەژێر دەستدا بوو. لەگەڵ هێزی بەریتانی لەلای خانەقینەوە خەریکی یەکگرتنەوە و دانانی پلانی هاوبەش بوون بۆ داگیرکردنی مووسڵ. بەشێکی زۆری ئەو ناوچانەی بە جۆرەی ڕێکەوتنە نهێنەکان ئەبوو بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆی یا ناوچەی نفوزی بێ بەکردەوە داگیری کردبوون. ڕووداوەکانی شوبات و مانگەکانی دوایتر ڕیزەکانی سوپای شڵەژان لە ئۆکتۆبەری 1970دا کە بۆڵشەویک دەسەڵاتی گرتە دەست، سیاسەتی رووسی بەرامبەر جەنگ لە بنەڕەتەوە گۆڕا. کۆنگرەی نوێنەرانی کرێکاران و سەربازان و جوتیارانی سەرانسەری رووسیا لە 8 تشرینی دووەمی 1970دا بڕیاریدا هەموو ئەو ڕێکەوتنە نهێنیانەی رووسیای قەیسەری لەگەڵ دەوڵەتانی ئیمپریالیستی بۆ دابەشکردنی دنیا کردوێتی دەست بەجێ و بەبێ هیچ مەرجێکی پێشەچی هەڵبۆشێنرێتەوە. لە ڕۆژنامەکانی رووسیادا دەستی کرد بە بڵاوکردنەوەی تێکستەکانی و ئاشکراکردنی بەندە نهێنیەکانی. لە کۆتایی تشرینی دووەمدا ئەنجومەنی کۆمیسارەکانی گەل داوای لەلایەنەکانی جەنگ کرد بۆ ڕاگرتنی جەنگ و جێگیرکردنی ئاشتی لە ناوگەلاندا لەگەڵ رووسیای سۆڤێتی گفتوگۆ بکەن. حکوومەتی سۆڤێتی بانگەوازی بۆ گەلە موسڵمانەکانی ڕۆژهەڵات دەرکرد، داوای لە گەلانی فارس و تورک و عەرەب و هیند ئەکرد دژی ئیمپریالیزم ڕاپەڕن. لەم بانگەوازەدا ناوی ژمارەیەکی زۆر لە میلەتانی ناوچەکە هاتووە، بەڵام ناوی کوردی تێدا نییە. لە 5 کانونی یەکەمی 1970دا واتە 40 ڕۆژ دوای سەرکەوتنی شۆشی ئۆکتۆبەر، ڕژێمی نوێ بەیانێکی بە ئیمزای لینین سەرۆکی ئەنجومەنی کۆمیسەرانی گەل بۆ گەلانی ئیسلامی ڕۆژهەڵات بڵاو کردەوە و لە بەیانەکەدا نووسرا بوو: هاوڕێیان برایان. لە رووسیا گۆڕانی گرنگ لە ڕوودان و ئەنجامداندایە.
جەنجی خوێناوی ئێستا کە بەنیازی دەستدرێژی بۆ سەر ئەرزی بێگانە و دابەشکردنی خاچی میلەتانی تر دەستی پێکرد لە تەواوبوون نزیک ئەبێتەوە. دنیایەکی تر پێی ناوەتە مەیدانی بوونەوە. ئەو دنیایش دنیای ڕەنجدەران و گەلانی ئازادە. لە دوای ئەو شۆڕشەوە کە لە رووسیادا قەوماوە، حکوومەتێدا مەزراوە کە بە ویستی کرێکاران و جوتیاران لەدایک بووە. ئەی موسڵمانانی ڕۆژهەڵات، ئەی ئێرانیان، ئەی تورکان، ئەی عەرەب، ئەی هیندوو، ڕووی قسەی ئێمە لە ئێوەیە، لەگەڵ ئێوە کە ژیانتان، گیانتان، ماڵ و ناموستان چەند قەرنە لە ژێرپێی تاڵانکەرانی ئەوروپاییدایە و پێشێل کرابوو. ئێمە بەڕەسمی ڕای ئەگەێنین کە هەموو ئەو پەیمان و ڕێکەوتنە نهێنیانەی قەیسەری لێخراوی رووسیا لەگەڵ ئینگلیز و فەڕەنسا ئیمزای کردبوو بەپی ناوەڕۆکی ئەوانە ئەبوو ئەستەمبۆڵ لە دوای بڕانەوەی جەنگ بە رووسیا بدرێ و حکوومەتی لێخراوی کرینسکیش ئەو پەیمانانەی سەلماندبوو هەمویان هەڵوەشێنرانەوە، بە نەبوودا ئەنرێن و نرخێکیان نەماوە. کۆمارە سۆسیالیستەکانی رووسیا و حکوومەتەکەی کە فەرمانەکانی جێبەجێ ئەکا واتە ئەنجومەنی کۆمیسارەکانی گەل هەردووکیان دژی داگیرکردنی ئەرزی وڵاتانی ترن. ئێمە بەڕەسمی ڕای ئەگەێنین ئەستەمۆڵ هی تورک خۆیەتی و ئەبێ وەکو ڕابردوو لە دەست موسڵماناندا بمێنێتەوە. ئێمە بەڕەسمی ڕای ئەگەێنین کە پەیماننامە و ڕێکەوتنە کۆنەکانی رووسیا و بەریتانیا کە ئێرانی لە نێوان دوو وڵاتی ئیمپریالیستیدا دابەش کردووە بە هەڵوەشاوە وەکو نەبوودا ئەنرێت و نرخیان نەماوە. ئەی ئێرانیان، بەڵێنتان ئەدەینێ هەر بە کۆتایی کارە جەنگیەکان سەربازەکانی ئێمە خاچی وڵاتەکەتان بەجێ ئەهێڵن و ئێوە خۆتان خەڵکی ئێران مافی ئەوەتان هەبێ بە ئازادی چارەنووسی داهاتی خۆتان بڕیار بدەن. حکوومەتی سۆڤێتی دەستی کرد بە پەیوەندی لەگەڵ حکوومەتی تورک بۆ دانانی ڕێوشوێنەکانی ڕاگررتنی جەنگ و کێشانەوەی هێزەکانی. نوێنەرانی ڕووس و تورک لە دوای مانجی 1970دا لە مووسڵ ئاگربڕیان کرد. لە 3 مارتی 1970دا نوێنەرانی ڕووسی و تورکی لە بریز لیتۆفسک ڕێکەوتنێکیان دەربارەی ڕاگررتنی جەنگ ئیمزا کرد. بابەتە گرنگەکانی ئەم ڕێکەوتنە و کشانەوەی هێزەکانی رووسیا لە ناوچە داگیرکراوەکانی عوسمانی بۆ سنوورەکانی پێش جەنگ ئیمزا کرد. هەڵوەشانەوەی تیپە چەکدارەکانی ئەرمان، دیاریکردنەوەی سنووری رووسی عوسمانی وەکو سنووری پێشجەنگی 1970 دەسەڵگرتن لە قەرزی رووسی لەسەر تورکیا، ئازادکردنی دیلەکانی جەنگ. حکوومەتی سۆڤێتی ڕێکەوتنی رووسی بەریتانی 1970 دەربارەی دابەشکردنی ئێران هەڵوەشاندەوە. لەگەڵ حکوومەتی ئێرانی دەستی کرد بە گفتوگۆ بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانی هەردوولا. لە 26 حوزەیران تا 27 تەمووزی 1970 دەستی هەڵگر لە هەموو ئەو ئیمتیاز و قەرز و سەرمایانەی رووسیا قەیسەری لە ئێران هەیبووە وەدایەوە بەگەلی ئێران. ئەمەش یارمەتیەکی گەورەی ئابووری بوو بۆ دەرباری قاجاری نابوت و قەرزار. ئاشکراکردنی ڕێکەوتنە نهێنەکانی هاوپەیمانەکان لە دنیادا دەنجی دایەوە تەنانەت لە ناو دەوڵەتە ئەوروپایەکانیشدا. جەمال پاشا شەریف حسێنی لە ڕێکەوتنەکان ئاگادار کرد و ئەوەی بە هەلزانی بۆ ئەوەی حسێن لە نیازی بەریتانیا و بەڵێنە ناڕاستەکانی هۆشیار بکاتەوە بەشک و واز لە هاوکاری ئینگلیز بێنێ. کاربەدەستانی بەریتانی ویستیان وا لە حسێن بگێنن کە ئەوە پیلانی کۆمۆنیستەکانە بۆ تێکدانی نێوانی عەرەب لەگەڵ ئینگلیز. لە هەمان کاتدا کاربەدەستانی هاوپەیمانەکان کەوتنە دووبارەکردنەوەی بەڵێنەکانی پێشویان کە هاوپەیمانەکان لەو شەڕەدا مەبەستیان ڕزگاری گەلانی ژێردەستەی تورکە. رووسیای سۆڤێتی لە سەرەتادا تووشی کێشەی شەڕی ناوخۆی بوو. لەسەر ئاستی جیهانیش لەلایەن دەوڵەتە ئیمپریالیستەکانی دنیاوە گەمارۆ درا بۆ ڕوخاندنی. مەسەلەی پارێزگاری ڕژێمی سۆڤێتی پلەی یەکەمی گرنگی هەبوو لە سیاسەتی ناوچی و ناوچەیی و جیهانی دەوڵەتی سۆڤێتی و کاربەدەستەکانیدا. دەوڵەتی سۆڤێتی ئەگەرچی هانی گەلانی ڕۆژهەڵاتی ئەدا بۆ خەباتدژی ئیمپریالیزم لە پێناوی سربەخۆی مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆیاندا، بەڵام هەڵسەنگاندنی هەڵوێستی سۆڤێتی لە بزوتنەوەی شۆڕش گێڕانەی گەلانی ناوچەکە کە ئەوان بە ئاشکراهانیان ئەدان و لە دەوڵەتانی ناوچەکە کە ئەوان بەڕەسمی پەیوەندی باشیان لەگەڵدا ئەمەزراندن دەری ئەخەن ئەوە زۆرتر لایەنی پروپاگەندەی هەبووە، چونکە سۆڤێت لە سیاسەتی دەرەوەیدا دروستکردنی پەیوەندی باشی بازرگانی، ئابووری، فەرهەنگی، جەنگی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە بێگوێدانە سروشتی سیاسی ڕژێمەکانی و هەڵوێستی ئەو ڕژێمانە لە گەلەکانیان بە تایبەتی لەگەڵ دەوڵەتانی دراوسی لێ خواروودا لە پلەی یەکەمی گرنگیدا دانابوو نەک لەگەڵ گەلانی ناوچەکە و لە ئازادی مافی بڕیاردانی چارەنووس مەبەستی مافی دەوڵەتان بوو نەکی گەلان بە تایبەتی گەلانی بێدەوڵەت. ئەگەر جارێ پشتیوانی لە خەباتی شۆڕشگێڕی نەتەوەیە کردبێ ئەوە بۆ گوشاربردن بووە بۆ سەر دەوڵەتەکە کە ناچار بێ پەیوەندی باشتری لەگەڵدا بمەزرێنێ. ئەوە بووە نەریتێکی نەگۆڕاوی سیاسەتی دەرەوەی سۆڤێتی لە قۆناغەکانی دوای تریشیدا.
لە ئێران لە کاتێکا لە بەشی سەرەوەیدا جوڵانەوەیەکی شۆڕژگەڕی بەهێزی تێدا بوو و لە تاران حکوومەتێکی کۆنەپەرستی لێبوو، حکوومەتی سۆڤێتی جوڵانەوە شۆڕژگێڕەکەی پشتگوێ خست و کردی بە فاکتەری بوشار بۆ سەر حکوومەتە کۆنەپەرستەکە تا ناچار بێ پەیوەندی باش لەگەڵ یەکێتی سۆڤێت دابمەزرێنێ. لە تورکیاش جگە لەوەی دەستی لە ئەرمەن و ئاسووری هەڵگر بۆ ئەوەی بەتەنیا ڕوبەڕووی چارەنووسی ناومێدانی خۆیان ببن، هەر بۆ ڕازیکردنی حکوومەتی تورکی هیچ پشتیوانیەکی لە خەباتی گەلی کورد نەکرد و وەڵامی هیچ هاوارێکی یارمەتیدانی کوردی نەدایەوە، بەڵکو لە تەقەلایەکی گەرمدا بوو بۆ دروستکردنی باشترین پەیوەندی لەگەڵ حکوومەتی تورکیا و پاشتریش حکوومەتی تازە دروستکراوی عێراق. حکوومەتی سۆڤێت زنجیرەیەک پەیمانی دەستدرێژی نەکردن و ئاسایش و بازرگانی لەگەڵ ئێران و تورکیا و ئەفغانستان ئیمزا کرد. لێرەدا جێخۆیەتی یەکێکیان وەکو نمونە بۆ ئەوانی تر باس بکرێ. لە 26 شوباتی 1920دا پەیمانی دۆستایەتی ئێران و ڕووس ئیمزاکرا. بە جۆرەی ئەم پەیمانە جگە لەوەی حکوومەتی سۆڤێتی هەموو ئەو پەیمان و ڕێکەوتن و بەڵێننامانەی کە حکوومەتی رووسیا قەیسەری لەگەڵ ئێران بەسوێتی و مافی میلەتی تێدا فوتاوە هەڵئەوەشێنێتەوە و بەنەبوودا ئەنێ و هەموو ئەو ڕێکەوتن و پەیمانانەی حکوومەتی پێشووی رووسی لەگەڵ دەوڵەتانی سێم بە زەرەری ئێران بەسوێتی هەڵئەوەشێنێتەوە و بەنەبوودا ئەنێ ئێرانی لە هەموو قەرزەکانی زەمانی قەیسەر بەخشی و هەموو سەرمایی لە گوێزانەوە هاتوو لە گوێزانەوە نەهاتووی بانکی ئیستقرازی ئێران و دراوی نەختینە، شتومەچی هێژە، جادە، ڕێگای ئاسنین، سەکۆ عەمار و کەشتی و هۆکانی گوێزانەوە لە گۆمی ورمێ و بەندەری ئەنزەلی، هێڵی تەلەفۆن و تەلەگراف، خان و تەلارەکان، کارگای کارەبا کە مڵکی حکوومەتی رووسی و کۆمپانی و هاوڵاتیەکانی بوون بە خۆڕایدا بە حکوومەتی ئێران. مادەی چوارەمی ئەم پەیمانە ئەڵێ هەردوو پەیمانکاری بەرز گفت ئەدەن کە یەک لە خاچی خۆیاندا ڕێنەدەن بە پێگێنان یا جێکردنەوەی هیچ ڕێخستن و تاقمێ بە هەر ناوێکەوە بێ یا کەسانێت تەنیا کە ئامانجیان خەبات بێت دژی ئێران و رووسیا یا دژی وڵاتانی هاوپەیمانی رووسیا، هەروەها بە وەرگرتنی کەسانی لەشکر یا گوێزانەوەی کەلوپەلی نەفەرات بۆ ریزەکانی لەشکر یا هێزە چەکدارەکانی ڕێخستنی گۆڕین. دوو نابێت ڕێبدرێ بە هیچ ڕێخستنێ بە هەرچی ناوێکەوە بێ ئەگەر بیوێ دژی پەیمانکاری بەرز خەبات بکە، ئەو شتانی ئەگونجێ دژی پەیمانکارەکەی تر بەکار بهێنرێ ببرێتە خاچی هیچ کام لەم دوولا پەیمانکارە بەرزەوە یا لەوێەوە بگوێزرێتەوە. سێ بە هەموو هۆیشی کە لە بەردەستدا بێ ڕێلەمانەوەی سوپایە هێزی چەکداری دەوڵەتی سێهەم لە خاچی خۆی و هاوپەیمانەکانیدا بگرێ ئەگەر لەوانە بێمانەوەی هێزی ناوبراو ببێتە مای هەڕەشە لە سنوور یا بەرژەوەندی یا ئاسایشی پەیمانکارە بەرزەکەی تر. مادەی شەشەم ئەڵێ هەردوو پەیمانکاری بەرز پێگاتن هەر کاتێ دەوڵەتانی سێم بیانەوێت لە ڕێی خۆتێڵقورتاندنی چەکدارەوە سیاسەتێکی داگیرکرانە لە ئێران بگرن یاخود خاچی ئێران بکەن بە مەڵبەندی پەلاماردانی چەکداری رووسیا و ئەگەر مەترسی هەڕەشە لە سنووری دەوڵەتی سۆڤێتی یا هاوپەیمانەکانی بکاو، حکوومەتی ئێران دوای ڕاگەیاندنی لەلایەن رووسیاوە نەیتوانی خۆی لەم مەترسیە دوور بقاتەوە، حکوومەتی سۆڤێتی مافی هەیە سوپای خۆی بباتە ناو خاچی ئێرانەوە تا بۆ پاراستنی خۆی ڕێوشوێنی سوپایی پێویست دابنێ. حکوومەتی رووسیای سۆڤێتی بەڵێن ئەدا پاش نەمانی مەترسیەکە سوپاکەی بەبێ دواکەوتن لە سنووری ئێران بباتە دەرەوە. یارمەتینەدانی دوژمنانی ناو و دەرەوەی یەکتری واتە بۆچوونی استراتیجی سیاسی و جەنگی بەسەر ژیانی پەیمانەکاندا زاڵ بوو. حکوومەتی سۆڤێتی لە ناکۆچی بزوتنەوەی کەمالی لەگەڵ دەوڵەتانی ئەوروپی و لە ململانێدا لەگەڵ بابی عالی پشتگیریەکی کاریگەری مستەفا کەمالی بە چەک و پارە کرد، پەیوەندی بازرگانی، سیاسی، دیبلۆماسی، جەنگی لەگەڵ دامەزران و چەند ڕێکەوتنی گرنگی لەگەڵ ئیمزا کرد، لەوانە پەیمانی دۆستایەتی و هاوکاری رووسی تورکی مارتی 1921. ئەگەر ئەم ڕێکەوتنانە لە باری سەرنجی سۆڤێتی و قازانجی بۆ گەلانی ئەم دوو دەوڵەتە هەبوو بێ، ئەوە قازانجی زۆرتری بەم دوو حکوومەتە گەیان کە خۆیان جێگیر و بەهێزتر بکەن لە کاتێکا شەپۆلی ناڕەزایی گەلانی ناوچەکە لە هەڵچووندا بوو. سیاسەتی سۆڤێتیش هەر ئەوە بوو کە دراوسەکانی لای خواروی ئێران و تورکیا و ئەفغانستان بە یەکگرتووی بمێن و حکوومەتەکانیان بەهێز بن بۆ ئەوەی خۆیان لە بەرگوشاری دەوڵەتانی دوژمنی ڕووسدا ڕابگرن و نەکەونە ژێردەست یا ژێرنفوزی ئەوانە و لێەوە مەترسی بۆ سەر یەکێتی سۆڤێت دروست بکەن. نووسەرە پێشکەوتنخوازەکانی کورد بەستایشێکی زۆرەوە هەمیشە لە کاری ئیجابی شۆڕشی ئۆکتۆبەر بۆ سەر بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی کوردواون. ئەم بۆچوونانە زۆرتر لەژێر کارتێکردنی ئایدۆلۆژی سیاسیدا دروست بوون نەک لە ئەنجامی هەڵسەنگاندنی بابەتی ڕووداوەکانی مێژووی ئەو سەردەمەدا. ئەجینا دیارە کە سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر کاری سەلبی کردوتە سەر پاشەڕۆژی سیاسی نەتەوەی کورد. لە ئەنجامی ڕووخانی ڕژێمی قەیسەری و هاتنی بۆڵشەویکدا هەردوو دوژمنی دێرینەی گەلی کورد، دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا لە ڕووخان و هەڵوەشان و پارچە پارچە بوون ڕزگار بوون.
کوردستان بەشێکی لە ژێردەستی ئێران و بەشەکەی تریشی لە ژێردەستی تورکیا و عێراق و سووریادا لە حاڵەتێکی سیاسی و قانونی نامەعلومدا مایەوە کە نە ئازاد و نە فیدرالی و نە ئۆتۆنۆم بوو و نە بەشدار بوو لە حکوومەتانی ئەو دەوڵەتانەدا و نە مانداتی ئەوان و نە مستەعمەرەشیان بوو. لە کاتێکە ئەگەر نەخشەکانی ڕژێمی قەیسەری جێبەجێ ببووایە، یەکەم دەوڵەتەکانی ئێران و تورکیا یا ئەتەکان یا ئەبوون بە دوو دەوڵەتی بچووک لە ناوچەکەدا. دووەم، کوردستان لە خراپترین حاڵەتدا حاڵەتی معلومی مستەعمەرەی ڕووسی و فەڕەنسی و ئینگلیزی وەرەگر کە هیچ نەبێ ئیمپریالیزمێکی پێشکەوتوتر بوون لە چاو دەوڵەتانی داگیرکەری دواکەوتوی ئێران و تورکیا و عێراقدا. ئەو ساهەلی سەرکەوتنی جوڵانەوەکەی لە پێناوی سربەخۆیدا وەکو هەموو شوێنەکانی تری دنیای ژێردەستی ئیمپریالیزم زۆرترە بوو.